ڕاوشە حەسەن سەرنووسەر لە ڕوودا و دیجیتال لە بولگاریا لەگەڵماندایە. ڕاوچی سلااف دە یەکەم ڕۆژە کۆنفرانسێدا بەحسە چاتەکردن. سلااوان لێبێت دڵدار فوات هیوادارم باش بن. دیارە ئەمڕۆ سیوەکی مانگ تۆڕی هەواڵی نێکس دوو ڕۆژ کۆنفرانسێکی هەیە. تۆڕی میدیای ڕۆداویش وەکو یەکێک لە هاوبەشە میدیایەکانی وەکو ئێوە ئاماژەتان پێکرد کەوتان 54 هاوبەشی میدیایە. ئەم ساڵی 2023 هاوبەشی دیکەی زیاد کردووە بۆتە 57 بەژاری کۆنفرانسەکەی نێمە تیمێک لە تۆڕی میدیای ڕوودا و لە ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکە لە سەرەتادا باسی ئینێکسکرا ئینێکس خۆیان باسی کۆمەڵک بابەتی گرنگیان کرد کە لە ساڵی ڕابردوودا چیان کردووە و هەروە بۆ داهاتوو پلانیان چی دەبێت و هەروەها یەکێکی دیکە لە بابەتەکان باسی پلانینگی دامەزراوە میدیاییەکان بوو بە چ شێوازێک بە چ شێوەیەکی گرنگ دەستگایەکی میدیایی دەتوانێت پلانێکی سەرکەوتوو بۆ ڕووماڵەکانی دابنێ و هەروەها بابەتێکی دیکە کە زۆر بە گرنگیەوە لە کۆنفرانسەکەدا لە یەکەم ڕۆژی کۆنفرانسەکەدا باسی لێوەکرا باسی دیجیتال میدیا بوو، ڕۆڵی دیجیتال میدیا لە کەناڵەکان و هەروەها لە ناو تەلەڤیزیۆنەکان تاوەکو چەند گرنگی هەلێوەدا کۆمەڵک کەسی بەنێوبانک لە تەلەڤیزیۆنە جیهانیەکان باسی ئەم کاریگەری سۆشیال میدیا و دیجیتال میدیایان کرد کە خەڵکێکی زۆر مهتەمە بە دیجیتال میدیا و بە سۆشیال میدیاوە و هەروەها یەکێکی دیکە لە بابەتەکان ئاڵگۆڕی زانیاری بوو لە نێوان کەناڵەکان بەگشتی کۆمەڵک بابەتی دیکەی گرنگیش لە دووەم ڕۆژی کۆنفرانسەکە کە سیوێکی مانگە باسی لێوە دەکرێت. باڵا باڵکشاندنە ئیساڵ زێدەتر لەسەر چی بوو سەرنجا ئیساڵیا کۆنفرانسێ؟ کۆنفرانسەکە هەر ساڵە و سەرنجی لەسەر بابەتێکە. ئەم ساڵی کۆنفرانسەکە زۆر تەکید و گرنگی لەسەر ئەو ڕووماڵە گرنگانەی کە ئەم ساڵ لە سەرەتای ساڵەوە کە ڕووداوەکان ڕوویداون بنمونە یەکێک لە بابەتەکان کە باسی گرنگی تۆڕی میدیای ڕووداویش کرا لەو نێوەندەدا باسی بوومەلەرزەکەی 6 شوباتی تورکیا و باکووری کوردستان بوو. یەکێک لە ڕۆژنامەوانە بەنێوبانگەکان باسی لەوە کرد کە ئەو کاتێک کە بوومەلەرزەکە ڕوویداوە کە هەر بە خێرایی تیمی ڕوودا و تەلەڤیزیۆنی ڕوودا و تیمەکانیان گەیاندوتە ئەوێ توانیویانە کە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە سەرجەم بابەت و ڤیدیۆکانیان لە ڕێگەی تیمی پەیامنێران بگەێنە ئینێکسیش بۆ هەموو میدیا جیهانیەکان شەیری کردووە. لەبەرەوە کۆمەڵێک لەوێدا ئەوە باسکرا کە کۆمەڵێک میدیای جیهانی کە بزانیوانە کە ڕوودا و بەم شێوەیە ڕووماڵێکی باشی بابەتەکان دەکات ئەوان تیمی خۆیان نەناردووە بۆ ئەوەی کە بچن بۆ ڕۆماڵی بوومەلەرزەکەی تورکیا و باکووری کوردستان چونکە وەک خۆیان دەیانگوت کە ڕوودا و ڕووماڵێکی بێوێنەی کردو و پێویستیان بۆ نەبوو کە تیمی خۆیان بنێرە لەبەرەوە تیمێکی گەورەی ڕوودا و لەوێ و ئەوان بابەتە سەرنجڕاکێشەکانیان ئەو ڕووماڵە سەرنجڕاکێشەکە ڕوودا و کردوێتی شەیری بکەن لەگەڵ تۆڕی ئینێکسدا. ئەو تەوەرانەی کە لە ڕۆژانی داهاتوو بڕیار وایە لە کۆنفرانسەکە قسەی لەسەر بکرێت کامانە؟ بەڵێ دیارە یەکێک لەو بابەتانەی کە بڕیارە لە ڕۆژی سیوێکی مانگدا باسی لێوە بکرێت باسی داهاتووی ئینێکس دەکرێت کە لە ڕابردوودا چی کردو ئەمڕۆ باسی لێوەکرێت لە داهاتوودا ئینێکس چۆن دەتوانێت کە برەوی زیاتر بە پەیوەندیەکانی بدا لەگەڵ کەناڵە جیهانیەکان و چۆن بتوانێت بابەتەکان لەگەڵ هاوبەشەکانی دیکەیدا شەیر بکە و هەروەها چۆن ئەوان لە ڕێگەی کەناڵەکە هاوبەشەکانیان کە لەگەڵیانن چۆن بابەتەکان لەگەڵ ئەوان شەیر دەکەن. زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتانە دەکەنەوە کە بابەتی ڕاستەقینەن بابەتێکن کە بەلای خەڵکەوە جێگەی بایەخە. زۆر تەکیدیان لەسەرەوە کردووە کە ئەمساڵ لە پلانی داهاتووندا کۆمەڵک شتی لەم شێوەیە باسی لێوە دەکرێت و گرنگی زیاتر بەو بابەتانە دەن کە زیاتر بەلای خەڵکەوە گرنگن. وەکو ڕوودا و بەنیاز هەن پرۆژەی هاوبەشتان هەبێت لەگەڵ هاوبەشانی ئینێکسدا لە داهاتوو؟ بێگومان ئێمە ئەمڕۆ لە کاتی کۆنفرانسی یەکەم ڕۆژی کۆنفرانسەکە سەرجەم ئەو میدیا هاوبەشانی کە لەگەڵ ئینێکسن ئێمە بێگومان هەماهەنگیمان لەگەڵکردن کەسانی زۆر باشمان ناسی لە بەڕێوەبەری بەشەکان لە سەرجەم کەناڵەکانی کە هاوبەشن لەگەڵ
ئینێکسدا ئێمە ئاڵگۆڕی پەیوەندیەکانمان کرد لە ڕێگەی ئەو ڕۆژنامەبانانەی خۆمانەوە کە تیمی تۆڕی میدیای ڕوودا و هەریەکە و لە یەکێک لە بەشە جیاجیاکانە مەسەلەن یەکێکیان کە ئەحمەد جاف سەرنووسەری بەڕێوەبەری پلانینگە لەگەڵ بەشێک لەوانەی کە ستافی پلانینگی کەناڵەکانن لەگەڵ ئەوانە کۆمەڵێک بابەتیان ئاڵوگۆڕ کرد و هەروە بێگومان بەڕێوەبەرەکانی دیکەی ڕووداویش بە هەمان شێوە ویستیان ئەمڕۆ پەیوەندی باشتر ئەو پتەوتر لەگە کەناڵە میدیا جیهانیەکان ببەسن بۆی کە زیاتر بتوانن هەماهەنگی بکەن بۆ ڕووماڵەکانیان بۆ ڕووداوە گەورەکان کە لە جیهاندا ڕوودەدان. ڕاوشی حەسەن سەرنووسەر لە ڕوودا و دیجیتال لە کۆنفرانسی ئەنێکس لە بولگاریاوە لەگەڵمان نبووی گەلێک سپاس.